ئامانجەکانی پشتم هێرشانە میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان لەبارەم بابەتەوە زیاتر قسە دەکەم. بەڕێز عارف ڕشتی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. ئەمە یەکەم جار نییە کە هەرێمی کوردستان و شاری هەولێر لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە دەکرێتە ئامانج. پێتان وایە ئامانجی سەرەکی لە بامانجکردنی قواری هەرێمی کوردستان و هێرشەکان بۆ سەر هەولێر چییە؟ لە پێشەکیدا ڕێز و سڵاو بۆ گیانی پاکی شەهیدانی کارە تروریستەکەی دوێنی شەو لەخوای گەورە دەپاڕێمەوە بە زووترین کاشفا بۆ بریندارەکان بنێرێ. ئەگەر ئێمە دەست لەسەر وجداندا بنین، لەسەر ئەخلاق و لەسەر عەقڵدا بنین، هیچ پاساوێک نییە هەرێمی کوردستان بکرێتە ئامانجی ئەو هەموو موشەکە دوورهاوێژانە. چونکە هەرێمی کوردستان نەبووە هەڕەشەیەک لەسەر هیچ وڵاتێکی ناوچەکە، بەڵکو لە هەموو کاتەکاندا دوست و یار بووە لەگەڵیان و هاوکار بووە. ئەبێ پێمان بڵێن چ ڕۆژێک لەم هەرێمە گولەیەک بەڕووی ئەوان دەتەقیبێتەوە یان بەرژەوەندی کە ئەوان تێکچوو بێت بۆ ئەوەی بتوانن ئەمڕۆ تۆڵەمان لێ بکەنەوە. پێم وایە تەنها ستەمێکە و ئەم ستەمە مێژوویە بەردەوامە لەلایەن ئەوانەی کە حەزیان بە کورد و کوردستانیان نییە. باشە، لە ئاستی نێودەوڵەتیدا تەنها ئیدانەی ئەم هێرشانە کراوە. حکوومەتی عێراقیش تا ئێستا لە ئاستی حکوومەت بێدەنگ بۆ. پێتان وایە بەرپرسیارەتی ئەم هێرشە و ئەم دەستدرێژیانی کە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان لە ئەستۆی کێیە؟ هەرێمی کوردستانە بێت چ بکە؟ هەرێمی کوردستان بمانەوێ نەمانەوێ بە حکمی ئێستامان بەشێکی لە عێراق، بەڵام بەداخەوە ئەو دەوڵەتە کە ناوی عێراقا خۆی سەروەری نییە، خۆی گێل کردووە لە هەموو ئەو پێشێلکاریانە کە دژی خەڵکی کوردستان دەکرێن. ئەگەر هەندێک ڕێز بۆ خۆی دابنێتن نابێ بە هیچ شێوەیەک ئەو بێدەنگیەی هەبێ، بەڵکو ئەبێ بێتە دەنگ لە ئاستی ناوە و لە ئاستی دەرەوە و سنوورێک بۆ ئەم دەست درێژانە بکەن. بە نسبەتی ئەو وڵاتانەی کە خۆیان بەزلهێز دەزانن دووبارە مەسئولێتێکی ئەخلاقیان لەسەر شانە. ئەو وڵاتانە دووبارە ئەکەمەوە لە 2003ەوە و پێش ئەوەش کە لە هەرێمی کوردستان بوون یەک پاسەوانێکیشیان زامدار نەبووە لە هەرێمی کوردستان. هەمیشە داڵبەدانێکی باش بوو بۆ ئەوانە و هێزەکانیان و کەسوکارەکانی و بەرژەوەندەکانیان. ئەمڕۆ تەنها بە ئیدانەکردن و یان ناڕازیبوون پێم وایە حەکە ئەوەش نەکەم باشترە، یانش دەبێ هەڵوێستێکی جدیان هەبێ، چونکە ئەگەر شتێک هەبێ بەهووکار بەبوونی ئەوانەوەیەوە ئاماڵ لێ دێت. بەڵێ بەڕێز ڕشتی، هەرێمی کوردستان بەردەوام لە ململانەکاندا ڕۆڵێکی ئاشتی خوازانەی گێڕاوە. هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ناوەندێکی سەقامگیر بووە لە ڕۆژهەڵاتێکی ئاڵۆز و ناسەقامگیردا، بەڵام ئێستا ئارامی هەولێر دەکرێتە ئامانج هەرچەندە ئامانجەکانی خۆیان ناتوان بپێکن. پێتان وایە بۆچی هەولێر بەم شێوازە دەکرێتە ئامانج؟ لە بەرژەوەندی چ لایەنێکدایە ئەگەر هەولێر بکرێتە ئامانج؟ لە بەرژەوەندی ئەوانەی کە ژیانیان خۆش ناوێ، لە بەرژەوندی ئەوان یاندا هەمیشە دەیانەوێت گرفت هەبێ. ئەگەر هەولێر وەکو خاڵێکی پرسنگداری ناوچەیەکی پڕ لە ئالوزیە، بەرژەوەندی هەموو ئەو لایەنانەیەکی ئێستا دژایەتی هەرێم دەکەن لە هەولێر دەسەقامگیرە. بۆیە پێویستە ئەو ڕاستیە لە بەرچاو بگرن و دوورکەونەوە لە ئازاردانی خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان ملەتێکی ژیان پەروەرە، دووستایەتی دەوێت، پێکەوە ژیانی دەوێت. بزانە لە هەرێمی کوردستان هیچ کێشەیەک بۆ ئەو هەموو ئەو گەلانە نییە کە لێرەدا دەژین. بۆ هیچ کەسێک کە ویستوتە ژیان لە هەرێمی کوردستان بەرتە سەر وەزەم ئازادە و ڕێگە پێدراوە کە ئیشی خۆی بکە. بەڵام پەلاماردانی ئەوانە دەیانەوێ ئەو ملەتە چاوترسێن بکەن و ئەگەر دیقەتش بدەیت و دوو جارە خەڵکی سەرمایەدار دەکەنە ئامانج بۆ ئەوەی بە خەڵک بڵێن بڕۆن لێرە هەژارکەن، لێرە نەدارکەن، لێرە بازارەکە بکوژێنێتەوە. ئەمە مەبەستی سەرەکیانە. ئەگەر ئەو بیانوەی کە باسی دەکەن پێم وایە ئەوانەی کە باسی موساد دەکەن موسادای خۆیانە لەجێر لوتیاندایە دەبێ بتوانن پەلاماریان بدەن، نەک پەلاماری ئێمە. باشە، کورد مێژوویەکی پڕ لە قوربانیدان و پڕ لە کارەسات و بۆمباران و ئەنفالکردنی هەیە، تا ئێستاش نەبەزی و کۆڵی نەداوە هەرێمی کوردستان وەکو وڵاتێک لە ئاستی نێودەوڵەتیدا بانکێشتی کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیەکان دەکرێت. ئەم جۆرە هێرشە ترسنۆکانانە کارێگەری دەکاتە سەر پێگەی هەرێمی کوردستان و ئارامی هەولێر؟ هیچ کاریگەریەکی ناکە، هەر پێیان دەڵێم قورتاب بەسەر ئەوەی ناحەز بێ و ئەوەی داگیرکەر بێ و
ئەوەی کە چارەی ئێمەی ناوێ پێم وایە تەنانەت ئەگە بە فرمێسکی بنەماڵەی شەهیدان بێ ئەیان خنکێنین ئەگەر هیچ کێشەیەکمان لەگەڵیان نییە وا باشە دووستایەتی قبولکەن وا باشە هەماهەنگیمان لەگەڵ بکەن وا باشە ئەو ناوچەیە کە ئارامی پێوە دیارە وەک خۆی بمێنێتەوە کە چۆن هەندێک وڵات لە درێژایی سەدان ساڵ تووشی شەڕ نەبوون و بە شێوەیەکی بێداهێن ماونەوە ئێمە بێدایەنین ئێمە نە دژی ئەمریکان و نەدژی ئێرانین نەدژی کەسیشین بەڵکو بەرژەوەندی هەموو لایەک لێرەیە و دووسایەتی دەخوازیین نەک دوژمنایەت بەڵێ لەو ماوەی کە لە ماوەی ڕابردوودا کە ئاڵۆزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە بە تایبەتی ئەگەر پێشووتر لە ڕێگەی گروپەکانی بەرەی مقاومەی ئیسلامیەوە هێرشی سەربارەگەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان لە عێراق دەکرا و هەولێریش بە هەمان شێوە بەڵام ئەم جارە ڕاستەوخۆ لە ناوخاکی ئێرانەوە گروپێکی فەرمی بە ناوی سوپای پاسداران بەرپرسیارەتی لەم هێرشانە ڕاگەیاندووە ئەمە چ جیاوازێکی ئەم پەیامە چۆن دەخوێننەوە ئەوەی پێمان دەڵێ وڵاتێک دژی گەلێکە کە دووسێتی ئێمە دوستی ئێرانی دژمنی ئێران نەبووینە هەرچی داواکاریێک ئێران جێبەجێمان کردووە پێش باوەیەک داوایان کرد کە ئەو حزبە کوردیانەی کە لێرەن دۆر بخینەوە لە سنوورەکان دەرمان خستەوە وتیان چەکیان بکە چەکمان کردنەوە چالاکیان نەبێت لە سنووری ئێمەوە چالاکی کەمان ڕاگرتن یعنی هیچ پاساوێک نییە بۆ ئەو کردەوەتی رووستانەیە کە دژی هەرێمی کوردستان دەکرێت بەڵێ باشە ئێستا وەکو ئێمە قسە دەکەین لە شاری هەولێر لە بەردەم بارگای نەتەوەی گرتوەکان جەماوەڕێکی زۆر کۆبوونەتەوە لەلایەنە سیاسیەکان و خەڵک ناڕزایەتی خۆیانیان بەرامبەر بەم کردەوانە بۆ UN و بارگای نەتەوەی گرتوەکان دەربڕیەوە پێتان وایە گوشارەکان لە هەرێمی کوردستان تا چەندە دەتوانن کاریگەر بن چ ڕێگایەکی دیکە بگیرێتە بەر لە کاتێکدا کە ئەم هێرشان ئەگەر دووبارە ببنەوە مەترسی زۆر بۆ سەر ژیانی هاوڵاتیانی سیڤیل لە هەرێمی کوردستان دروست دەکات ئەم هەڵوێستەی خەڵکی جوامێری هەولێر جێگای ڕێزە هەمیشە ئەم هەڵوێستەی هەبووە لە هەموو تنگانەکاندا کە کوردایەتی توش بووە دەبێت نەک لە هەولێر سەر تاپای هەرێمی کوردستان ئەو ناڕەزیە بتەنێتەوە لە هەموو شار و شارژکەکان لە هەموو دێهاتەکان دەنگی نیشتیمان پەروان بەرز بێتەوە چونکە دەنگی گەل لە هەموو هێزێکی تر بەهێزترە و بەو دەنگە دەتوانین بۆ هەموو لایەک بیسەڵمێنین کە ئێمە هەین و ئەبێ بمێنین باشە وەزارەتی دەرەوەی عێراق دەڵێت کە سکاڵا لەسەر ئێران تۆمار دەکەن لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ئایا ئەنجومەنی یاسایش دەتوانێت هەم بابەتێک لای بکاتەوە گوشارێکی زۆر بخاتە سەر ئێران سنوورێک بۆ ئەم دەستدرێژیانە دابنێت کە دەکاتە سەر خەڵکی سیڤیل لە هەرێمی کوردستان یەکەم جار ئەوە ئەرکی ئەو وەزارەتەیە بیکە ئەبێ جدیش بێت تێدادەک تەنها قسەبێک و یان بەیانامەیەک بێت و بەڵام ببێ بەکردەوە دوو مەجلیسی ئەمن و نەتەوەی گرتووەکەم بەڵێ ئەگەر بیانەوێت جددی بن دەتوانن سنوورێک بوودا بنن و ئەگەر هیچ نەبێ لە ئاستی نێودەوڵەتی دەبێت ئەو وڵاتە دوورە پەرێز بکرێن ئەمە کەمترین شتە کە دەرحەق بەو پێشێلکاریانە بکرێتن و زۆریش گرنگە ئەلتزامێکی ئەخلاقی ئەو ئەنجومەنەیە ئەلتزامێکی ئەخلاقی وڵاتانی زلهێزە چونکە ئێمە ئەگەر هۆکارێکە بێ وەکو باسم کرد باجی ئەوان دەدەین باجی بەرژەوەندی ئەوان دەدەین و خەڵک پەیامەرمان دەدەن لە بەهۆی ئەوانەوە جگەل و دژمنە دەرەکیانی کە هەمانە هەرێمی کوردستان لە عێراق بە شێوازێکی جوان مامەڵەی لەگەڵ عێراق کردووە لە هەموو ڕووداوەکاندا کاتێک کە ڕووداوی لە عێراق ڕوویدا بێت نەخۆشخانەکانی هەولێر کراوە بوونە فریاگوزاری لە هەرێمەوە نێردراون بۆ شارەکانی عێراق کاتێک کە گەشتیارێکی عەرەب لە ناوچێکی گەشتیاری کرای ئامانج لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە هەموو عێراق هاتە سەر دەنگ سکاڵای تۆمار کرد و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پاڵپشتیان کرد بۆی کە مافیان وەربگیرێتەوە بەڵام عێراق لە بەرامبەرم ڕووداوە بێدەنگە هیچی نەوتووە و هیچ یارمەتیی هەرێمی کوردستانیش نادات بۆچی وایە کێشەکە ئەوەیە وەک بەدیعی زمانی نەورەسی ئەڵێ کورد حیلەکەی حیلەی نییە ئێمە هەمیشە کراوەین لەگەڵ هەموو گەلانی دنیا ئەوەی ئێمە بۆ عێراقمان کردووە خودی عێراق بخۆی نەکردووە ئەوەی عێراقی دروست کردووە ئێمە هۆکارێکی سەرەکی بوو کە ئەم عێراقی ئێستا دروست بووە ئێستا نەک هاوکارمان نین بەڵکم بە هەموو شێوەیەک پرۆسەی ئەمفالکردنێکی نوێیان بەدەستەوەی دژی هەرێمی کوردستان ڕۆژێک نانمان لێ دەبڕن ڕۆژێک بجەمان لێ دەبڕن ڕۆژێک بە ناوی مقاومەی ئیسلامی فڕوکە بوومە بوو دەنێرن کاتوشامان بوو دەنێرن بەس ئەمانەوێت تێبگەین لە پای چی ئێمە زەرەرمان بۆ عێراق چی بووە تەنها و تەنها هۆکاری دروستبوونێتی لە 21ەوە ئێمە هاوکار بووین تا ئێستا لە کاتی تنگانەدا دەرگامان کراوە بوو کە لێیان قەومە داعش نزیکی بەغدا بوو هەرێم دەرگای کردەوە بوو داڵدەدان ئێستاش ئاوارەکان ئێستاش لێرەن و ئێستاش ئەو خەڵکێکە بێپەنان لە کوردستان گیرساونەتەوە هەر کاتێک ڕووداوێک ئەگەر سروشتی بێ یان هەر ڕووداوێکی تر بێ لەو سنوورانەی تری عێراق ڕوویدا بێتن هەرێم یەکەم لایەن بووە کە دەست پێشخەر بووە
هەر دوێنێ بوو لە دیوانە کە ئاگر لە خستەخانەیەکی دایکبوونی مناڵان بووەوە وەزیری تەندروستی ئێمە چووە سەر خەت و بە تەلەفۆن و بە سەردان و دەرگای خستەخانەکانیان بۆیان کردەوە بەبێ دەرمانی ئێمە وتمە ئێمە دەرمانتان بوو دەنێرین ئەمە ئەخلاقی کوردایەتی خۆمانە ئەمە ئەخلاقی ملەتی ئێمەیە بەڵام بەداخەوە ئەوە ئەخلاقی ئەوانیشە کە نەک سنوور بودانن تەنها ئێستا بیستومە لە خەبەر لە هەندێ ئەو فەسائلە چەکدارانەی سەر بە وڵاتان خۆشحاڵیان دەربڕیە و شاهی دەکەن بۆ ئەوەی 5 کەسی سڤیلی بێگونە شەهید بوونە و چەندین خان و بەرزەرە روزیان کردن. بەڵێ بەڕێز عارف ڕشتی ڕاوشکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس کە لەم ڕۆماڵە تایبەتە لەگەڵ کوردستان زۆر سپاس.